شەو ڕۆژی بۆ نییە شەو ڕۆژی بۆ نییە بۆ ساتێکیش لە سینەمدا ناسرەوێ ئەم دڵەشێتەی من بێماندوو بوون شەپۆلەدا بێماندوو بوون شەپۆلەدا تا ئەو کاتەی لە کەناری دڵی تۆیە لەنگەر ئەگرێ تا ئەو کاتەی لە کەناری دڵی تۆیە لەنگەر ئەگرێ. دەستە خۆش بێ خۆشەویستان خات و سۆزە بەرزنجی شاعیر ئەمڕۆ لە لامان میوانە وە کۆمەڵێک بەرهەمی جوان پرۆگرامەکە جوانترەکە خات و سۆزە بەخێر بیت باشیان بانیتان باش هەندێک شعرەکانە کورتە و پێما بەلێکشی درێژەوە لە هەردوو لە هەمە لە هەردوو لاشەکە ئەتوانین بەڵێ زۆر زۆر بەخێر بازگیان با لە ئەزمموی شعری تۆ دەست پێ بکەین خات و سۆزە خات و سۆزە چەندێکە سەرقاڵی شعر نووسینە سەرەتاش چۆن بوو دەست کرد بە شعر نووسین؟ من نامی وەکو هەموو کەسێکی تەقلیدی بڵێم هەر لە مناڵی وانێ ئالوودە بووم یاخۆت هەر بە شعرەوە لەدایک بووم شتی وان نییە هیچ کەسە ناتوانێت لەوانەیە لە سەرەتاکانی ژیانمە خوێندنەوەم هەبوو هەوڵیشم هەبووە بەس ینی تەرجمە نەکراوە بۆ نووسین لەبەرەوەی لەوانەیە ئەو کاتە من ئازارەکانم وەکو ئێستا نەبوو بێت لەگە گەورە بوونمانە ئازارەکانیشمان گەورە ئازار شعر دروستەکە بە دڵنیایی ئازار ڕووداوی دەوروبەرێ زۆر جا کارە ساتێکە ڕۆوەدا چاوەڕان نەکرا بێت بە ئەکیدی بۆ هەموو کەس وایە ئینسان کە مناڵ بوو کەمتر کوانێ زۆر دەگمەنە بیستین کە مناڵێک یاخود گەنجێک کەرزەکاری چکە لەو کاتانە تۆ سەرقاڵی ژیانی تری ئەسڵەن خەیاڵ تەنها جوانیەکانی ژیانە بێ بکە بە ئەکیدی ئەوە بینی خەمەکانمانەوە نەگەورەنی وەکو ئێستا لەوانەیە هەموو خەمی ئەو کاتەی من دەرچوونم بێ لە قوتابخانە و بەدەستێنانی بڕوانامەیەک بووبێت و ئیشێ بکەم و ئەمانە زیاتر سەرقاڵی ئەوانە بووم بەڵام بە دڵنیایی لەگەڵ گەورەبوونا و لەگەڵ گەورەبوونی خەمەکانە ئەکید ئەوەی کە هاتە لەوانەیە شت هەیە کە کەسانی کە دیرکی پێ نەکەن تۆ دیرکی پێ بکەیت و بتوانانی یانە هەمومان ئێمە هەمومان نەتوانین قسە بکەین هەمووشمان هەستمان هەیە بەس کێ ئەتوانێت تەرجمەی کات زۆر باشە کەواتە زۆرترین ئەو بابەتانی کە تۆ نووسیتەوە کردوتە بە شعر لە چه بابەتێکە شعرەکانە لە چه بوارێکایە؟ ئەگەر بڵێم تقریبن گشتێ تا ئێستانی لایەنێکی تایبەتم نەگرتۆ بڵم بەس بۆ ڕێچکەیە ئەڕۆم بەڵام تقریبن ئەوەی کە وانی خوێندنەکانی دقەکانی منی خوێن بێتەوە من ناتوانم بڵێم شعر چکاوە خوێنەرەکە بڕیار ئەدات ئەمە شعرەیانە ئەمە باشە یا خراپە هیچ کات من تا لای خۆمە هی خۆمە مڵکی خۆمە بەس کە خوێنەر بینیت ئەوە بێتە مڵکی ئەوانن کە بڕیار ئەدەن ئەو دقەی من چۆنە یا چۆن نییە تا ئێستا بوارێکی تایبەتم نەگرتەوە بەڵام ئەناسرێتەوە ئەناسرێتەوە خات و سۆزە باسە لەوە کەوتت خەم و ئازارەکانە زۆر جار تۆ تەرجەمەیەکی بۆ شعر بەس خەم و ئازارە یان جوانیش سەریکە هەندێک تۆڵە لایەنی ئستاتیکار ئەکیدی زانیی زۆر جات هەموو شتە جوانەکان ئینسان کە ئەی بینێت و هەموو ئەو ڕووداوانی کە کارێت یەکە بێ شتێک کارێت تێ بکات ینی هەونی تۆ دانیشیت بڵێ من دائەنیشم ئەنووسم شتیوان نییە بڕیار بەم من ئەنووسم لەسەر شتێک شتیوان نییە بە هیچ کاتێ زۆر کات من زۆر جا لە سروشتا زۆر پیاساکەم و ئەڕۆمانی ڕۆژانە تقریبا 2-3 سەعادا ڕۆم بە حکمی من لێرە ناژین لە دەروی وڵاتمانی ئەمە ئاسانترە بۆمان جا لەو کاتانە زۆر کات شتێک ینی یەکسەر شتێککە بینم کاریگەری لەسرمدانە یا خۆش جوانیەگە بینم زۆر باش یەکسەر لای خۆم یکەم بە تێبینیەگە نووسم لەوانێ دوایی دەستکاری کەم و چاکی کەم باشە پێمان خۆشی گوێمان لە پارچە هۆنداوەیەکی تر بێگەر تۆ ئامادەبی لەسەر چۆن چاوەگەشت میوزیک ئامادەیە لەگەڵ هەر کاتێک تۆ ئامادە لەو کاتەوەی لەسەر لەپی کۆڵانەکەوە دەرکەوتی لەو کاتەوەی لەسەر لەپی کۆڵانەکەوە دەرکەوتی لەگەڵ هەر هەناسەیەکە ژیان تا دێ مەسترم ئەکا لەو کاتەوەی خەندەکەت ڕۆژوی تەنیایی میشکان هەموو جوانیم ژیایەوە خونچەی هەستێک کرایەوە هێند بەترس بوو لەگەڵ دڵە خوورپە و لەرزا ئومێدی ئەدایە دەم ساڵ و
بە شوێنەی ئەی بردمەوە بۆ منداڵی وەلێ ڕۆشتی نە بە چاوەڕوانی گەڕایتەوە و نە بە نزا دەستە و دوعام تەنها جارێکی تر پێت هەڵکەوێ هەڵکەوێ و بەلای نامۆیی ماڕابووری بێیت و بە کێوی ئەم تەنیاییەما هەڵزنێی بە پەرژینی خەیاڵما هەڵگەڕێیت و گوزەرێک بە مێرگی هەڵبرسکاوی یادەوەریەکانە بکەینەوە بە باوەشێک ئەو گۆمی بێدەنگیە بشڵەقێنی و پڕم بکەیتەوە لە بۆن و خوناوی جۆگە لە بەستوی ڕوخسارت مەستم بکەی بە شەرابی ئەو شانەی لە گەروتە بە تاساوی ماونەتەوە خەیاڵم کە بە شەبەنگی چاوت وەک تیشکی خۆر بۆ سپێدەیەک هەڵم کێشە نێو خوناوی ماچی تەڕی لێوەکانت دەست و چاو دەستە خۆش بە ئۆقەڵەمە هەر بمێنێت کە ئەمە وشە جوانانەیە پێیەکی بە هۆندراوە دەستە خۆش بە ئەمە پرسیارەوە لە تۆ بکەم چ کاتێک گونجاوترینە بۆی کە تۆ شعری تیا بنووسی زۆر شاعیر هەیەڵێ ڕەنگە زۆر کات لە درەنگانی شەوا من سەرقاڵیەوە بم کە شعر بنووسم تو کاتێکی دیاریکراوە هەیە یان نا اینجا قەڵەم وەرەقەشە پێ بەردەوامیان ئێستا گۆڕاوە بۆ تەکنەلۆژیا لە نەو مۆبایلەکەتە زین چی وەکوتم کاتێکی دیاریکراونیە من دانیشم بڵم وڵا ئێستا من شعرێکە نووسم شتیوان نییە باش هەبووە جاریوە هەبوو لە کاتی شەوانی ویستمە بنوم یەکسەر وشەیە دوو شەشتێک ڕستەیەک دوو دیێڕاتۆ بە مێشکمە خێرا تەلەفۆنەکە لەلاتەوەیە یەکسەر هەڵەگریت و ئەنووسیت ئەو شتانەی کە بە خاڵتە چکە بە دڵنیایی دوای بیرتە چێتەوانێ زۆر کاتە بۆ کوتم پیاسەم کردووە نەخێر هیچ کات یعنی ڕۆژ بۆ زۆر ئەتیادیوە بەڵام لەوانێ شتێ کاریگەری تێکردوێت نا کاتێکی دیاریکراو نییە بۆ نووسینەوە کوتە تۆ بڕیار نایی چی ئەنووسیت ئەوە نووسینە بڕیارەیە تۆ چی ئەنووسیتەوە خۆت نیت ئەبدەیتی تایە یعنی بۆ نمونە خات سۆزە شەو وەک خۆی لە دیمەنێک ئەبینێ لە نۆتی مۆبایلەکەی ئەینووسێ دوو دیێڕە بانیان لەسێت دەستکاریەکە ئەمە بەسمە ئەم ئەبدەیتە هەیە لە شعرەکانی زۆر کاتە بووە بەیانی هەستاوم دوو شعریە جاروە شعرێکم نووسیوە بەڵام دوایی دەستکاریم کردو بە دڵنیایی ئەچمەوە بەسەریە ئەنی ئەوە نییە بڵێم یەکسەر پرسیارێک دەیمەن لە ئەو کەساناکرێ کە شاعیرن بەڵێن عاشقی یعنی ئەبێ عاشق بی اینجا بنووسی شەر نییە مەرج نییە مەرج نییە بەڵام ئەمە وەکو مرۆڤین هەموو بوونەوەرێک نەگەر ئێمە هەستمان هەیە مادەم هەستی هەبێت هەتا هەستی هەتا بوونە هەبێ هەستی هەیە هەستی شێ بێ بە دڵنیایی وەتاو کەسانی کە عاشقن زۆر هەستیان بەرزە هەموو کەس عاشقە بێ ینی خۆمە کەس بەس ناتوانێت ئەو دەربڕینە بکات ینی کەسێ لەوانێ لە ئێمەمانە زۆر لەوانێ عاشقتریش بوو دەکو پوتم بەس کەس نییە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئەگەر لە ناخی خۆشیە بۆ عاشق نەبێت شارەکانی تۆ ئاراستەی ڕەگەزی بەرامبەرە یان بۆ هەردووکێتی بۆ هەمووی هەیەی بۆ خۆش بۆ ژنیشێتی بۆ نیشتیمان هەمە لەوانێ بۆ مناڵەکانم بەڵام بە دڵنیایی بۆ ڕەگەزی بەرامبەریش هەیە بۆ دابڕان هەیە بۆ باکیدی هەمووی تیا جێگا بێتەوە باشە باس لەوە کرد شاریشە هەیە بۆ ژن بگومان خەمی ژن بە تایبەت خەمی ژنی کوور ڕەنگە زۆر بێت هیچ هۆنراوەیە کە ئێستا ئامادەیە تایبەت بێت بە باسکردن لە خەمەکانی ژنان چونکە ڕەنگە زۆر کات لە ڕێگەی بەرهەمێکی شعریەوە بێت لە ڕێگای فیلمێکی سینەماییەوە بێت تۆ بتوانی ئەو پەیامی کاتە ئیتر سەبارەت بە ژنان بێ بە هەر بابەتێکی تر بێ بتوانی بیگەێنی تۆ بە دڵنیایی هەمە بەس ئێستا لێرە شعرێکە تقریباً بۆ دایکمە دایکیشمانی بەس ئاراستەی ژنە بەگشتی با گوێشمان لێوێ خاتە تۆزەوەڵە یان با گوێشمان لێوێ بە دڵنیایی
ژانی شعر نازانم ڕۆژ لە پەنا دیوارەکانە خۆی حەشاردا بوو نازانم ڕۆژ لە پەنا دیوارەکانە خۆی حەشاردا بوو یان شەو لەسەر بالیفی بێزاری ڕاکشا بوو دایکم لە زستانێکی سپی پۆشە سپی وەک قوماتە لێ پێچراوەکەم وەک ئەو کفنەی ئەبێتەوە قوماتی ناوگۆڕم بەدەمژانی منی شعرەوە لە ئومێدا گەش ئەدرەوشایەوە لە پچڕانی ڕستی هاواری ناڵەیە لە داڕمانی ورەیە چۆن لێم عاسی بوو نزای ئەکرد شعرێکی لێ ببێ ئاڵتونی بە قەت چاوەڕوانی خۆی ڕوون وەک چلوورەی شۆڕەوە بووی گوێسەوانەکان کەڵەگەت بەقەدەر باڵای ئومێدی سەوس وەک ئاوەدانی دەرونی نزای ئەکرد بۆ یەکەم جار شعرێکی تەڕ بگرێتە باوەش ژیانی سپی بێ وەک بەفر هێمن وەک شنە با هەڵبکاو ئاودامان باڵای شاخ داپۆشێ هێمن وەک شنە با هەڵبکاو ئاودامان باڵای شاخ داپۆشێ شعر هات دایکم ئەڵێ یەکەم نیگام بزەیەک بوو بەڕووی دایکمە هەر وەکو ئەوەی پێی بڵێم سوپاس ئەیژنی کوانووی ئازار و کانگای ژیان سوپاس ئەیژنی کوانووی ئازار و کانگای ژیان من ئەمەوێ ببمە ئەو شعرە یاخیەی ژیانم لێ بچۆڕێ و لە دامێنی هەر وشە و ڕستەیەک مانا بگرم دەست خۆشخات و سۆزا شاری تەڕۆشکیشمان هەیە وایە شاری تەڕۆشک مەبەستی لی چێتۆ لێرە تەڕ بەکارهێناوە زیاتر پەیامەکەگا تەڕەکەیان مەبەستی لی چێ لەوە شاری زیندوو شارێکی زیندوو لەوانەیە ئەمەوە کوتم ئەمە ئاواتی هەموو دایکێکە کاتێ مناڵێکی بێنجا من مناڵەکەم شوپانەوە بە شعرێک کاتێکە مناڵێکی بێ مناڵەکەی لە ئاست ئەو چاوەڕوانی ئەوا بێت کەسێ بێت کە بۆ دوا ڕۆژ باش بێت کەسێ بێت کە لەو باشتر بێت هەموو دایکی ئەواکە خات و سۆز بێگومان ئێمە شاعری زۆر گەورەمان هەبووە لە مێژووی ئەدەبیاتی کوردیە ڕەنگە ئێستا هەنێکیشیان لە ژیانە مابێتن تۆ خۆت سەرسامی بەکام شاعیرە پێش ئەوەی کە خۆشت دەست بە نووسین بکەی شاعرتە خوێنەوە یانەوە مەرجە سەرسامی بە شاعیرێکی تر سەریکە باش پرسیارێکی ناشتێکی درێخی هەر وایە ئازای چینیە خێرا ینی ها بڵێ بۆی نییە ئێمەش پرسیارەکەین ناگیانی من ئازای چۆنە بە دڵنیایی ئێمە سەردەمانی قوتابخانە ئەو کاتە زۆری ینی گرنگی ئەدرا بە زمانی کوردی و بە خوێندنەوەی شعری شاعیرەکان ئەوە بە دڵنیایی ئەوە من کەسێ بووم بەدەمی خۆم بە زۆر عاشقی زمانی کوردی بووم و خوێندنەوەم هەبووە و ئەو کاتی ئێمە بە دڵنیایی ماڵ نەبوو ینی دەگمەن ماڵ هەبوو زۆرینی ماڵەکان کە دیوانی نالی و مەحوی و هێمن و زۆربەی شاعیرە پیرەمێردی تیانە بێت وەکو ئێستا نەبوو ئەو کاتە خوێنەر هەبوو زۆر ئەو کاتە گوێگر هەبوو زۆر ئێستا بەداخەوە نە خوێنەر هەیە نا گوێگرێکی واشمان هەیە ینی شتەکان زۆر کاڵبوونەتەوە وەکو شاعیران بە دڵنیایی هەمووی ینی هەر کەس و کاریگەری خۆی دانێ لەسەر ینی بەشێک شەر نێتەوە مەرج نێتەوە من بە تەواوی موتڵەقی ینی سەرسان بم بە یەکێک بەڵام بە دڵنیایی ئێستاش شاعیری باشمانێ و ئەش خوێنمەوە بۆیان بەڵام زۆرترینی من نامەوێ ینی لێرە بڵێم
من تقریبا هەستی خۆم ئەنووسمەوانی ئەوانەی کە هەستی پێەکەم بەڵام بە زۆر کات بە سوودوەرگرتن لە وشەیەک جودام لە دیێڕێکی خوێنیتەوە سەرسامەبی بە کەسێ لەو کەسانە چەندە گرنگە شاعیر بتوانێت یاری بە وشە بکات وشە سازی ئیتر هەم لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی ڕێنووسی کوردیەوە و چەند بتوانێت وشەکان لە جێی خۆی دابنێت چەندە گرنگە بۆ شاعرە بابەتە مەرجنیە تۆ ئەوە نە قورسی کەیت لە خوێنەر مەرجنیە زۆر قورسی کەیت ئەتوانی بە وشەگەلێکی سادا بەڵام لە شوێنی خۆیان تۆ توانی گەمەی پێ بکەی بە هەوەسی خۆت شەر نییە تۆ بەس بۆ نخبەیەک بۆ بەشێک بنووسیت تو ئەبێت بیرکەیتەوانێک کە خوێنەر هەیە لە ئاستی نزمتر شاعیرمانێ بەداخەوە بەس بۆ نخبەیەک ئەنووسێ لەوانێت تێ ئەنی زۆر کەس تێ نەگات بەڵام یاریکردن بە وشە خەیاڵ تۆ خەیاڵ زۆر لەم شعرانە خۆ زۆربەی خەیاڵە تۆ چیتە خەیاڵەوە لە واقع دەرەچیت ئەفرید نقمەبی لە ناو خەیاڵە کاتی ئەنووسیت اینجا ئەو یاریکردنە بە دڵنیایی کاریگەری ئەبێ بەڵام زۆر کاتیشە بووە لە شعرە سادەکانە چێژێکی تایبەت دەدات و توانێت خوێنەرێکی زۆر زۆریش لێی تێبگات زۆر باشە خات سۆزە تۆ لەو کاتانەیە شارە نووسی کە بابەتێک کاریگەری لەسەر ناخی خۆت کردبێ یا ڕەنگە زۆر شاعیر هەیە بۆ نە کەسێک پێ بڵێ شعرێکم لەسەر ئەم خەمم بۆ بنووسە یاخود ئەگەر خەمیش نەبێ خۆشی بێت شتێکی تر بێ تۆ ئەو شتاناکە یاخود نەخێر بە تەنها ئەبێ بابەتەکە کاریگەری لە ناخی خۆت کرد بێت اینجا بتوانانی شعرێکی بۆ بنووسی منۆکو خۆم تەنیا ئەگەر ڕووداوانەی یان ئەو ئازارانی خۆم کە هەستی پێەکەم ناتوانم یەکێ بڵێ ئەوم بۆ بنووسیان لەو کاتە هەبۆشتیوە هەبوو بۆ پێشبڕگێ هەبوو بەس من نەمتوانیوە باوەڕ ناکەمانی زەخر لە خۆم کەمیان زۆر بکەم بڵێم با من ئەبێ ئەوە بنووسم وەکوتم دروست ناکرێ تۆ نانووسیتەوە ئەو تۆ نووسێتەوە زۆر جار ئەو یەخە بە تۆوە گرێت تۆ یەخە بەو ناگریت ئەری ئەم بە پرسیاری شعری زۆرە چونکە ئازان ماوەیەک تۆ خۆشە دەستی شعر نووسینێتە بەڵاشتە نووسیەوە خات سۆزار زۆر شاعیر هەیە نازناوێک لە خۆێنێ سام سۆز لە بەرزنجی نازناوێکی جوگرافیە بۆچی نازناوێکی شاعیرانە هەڵ نەبژاردەوە بۆ خۆت هەیەڵێ حەزەکەم مایتەنیادە هەیە حەزەکەم باڵە تەنیادە هەڵە غەمگین هەیەڵێ بێباک یانی زۆر دەستەواژە هەیە شاعرەکانمان بەکارێن لەگەڵ ئەوپە ڕێزم بۆ هەموو یانیەمەی نازناوی جوانە و زۆر جار هەستەکەی لەناو شاعرەکانیا ئەم تەنیایە بینی ئەم بێباکییا بینی ئەم غەمناکییا بینی سۆزەخان بۆچی هیچ بیری لەوە نەکردەوە نازناوێکی جیا هەیە بێت جگە لە بەرزنجێکە دی نازانم ئەگەر بڵێم چی ئەمە من هەر وەکو ناوێکی ئاسایی لە فەیسبووکەکەم نا دوایتر کە هەنووسیم بۆ ناوە ئەنی هیچ کاتێ بیرم لێ نەکردوێتەوە دوای ئەوە وەکوتم من تا ئێستا ناتوانم بڵێم خۆم شاعرم من پێم وتی خوێنەر ئاتوانێ ئەو بڕیارە بعد من بڕیار نام شاعرم یا شاعرنی بەڵام ناوی خۆم هەستەکەم ناوێکی خۆشە تقریبا مێلۆدیەکیشی تایە و لە نزیکیشە لە شعرەوە ئایتر هەروە هات نازانم ینی هیچ بیرکردنەوەم نەبوو بۆی بڵێم دوایین پرسیار لە لای من هیچ چاپکراوێکت هەیە واتە هیچ شعرێکت کردو بە دیوانێک کتێبێک بڵاویکەیەک بڵاویکەیتەوە یان نەخێتەنها لە تۆڕی کۆمەڵاتی شعرەکان بڵاوکەیتەوە نەوەڵە بەداخەوە من وەکوتم من 24 ساڵە لە وڵاتە غەریبم ئیتر ئەو دەرفەتەشتە لە وڵاتە غەریب نیت لە وڵاتە دووری دوورم غەریبم ئیتر بڵێیتون ئەڵێ دێمە پێڵێن غەریبین ئێمە زۆر کات کە هاتوومەتوانێ فریای شت ناکەوەمە تا بیرم کردوێتەوە کە بیکەم بەنێچکە بەشی ئەومەیە کە کتێبێک چاپ بکەم بستا ئێستا نەکەوتەوە بواری جێبەجێکردنەوە ئومێد دەکەین دەستە خۆش بە خات سۆزە سپاس بۆ ئامادەبوونانی من سپاس بۆ هۆنراوە جوانانی کە پێشکەشەکردی زۆر زۆر سپاستان دەکەم دوایین هۆنراوی ئەم کۆتایی بەم تەوەرایانی دووبارە سپاس بۆ خات و سۆزە بەرزنجی شاعیر کە ئەمڕۆ لە ڕۆژی شوێنێ میوان بوو بە هۆنراو شعرەکانی پرۆگرامەکەی لیتر ڕازاندینەوە فەرموو خات و سۆز کامیان بخوێنم بەبەر دەرگای داخراوی عەشقا تێ ئەپەڕم و بەبەر دەرگای داخراوی عەشقا تێ ئەپەڕم و ئەو فرمێسکانەم کۆ ئەکەمەوە کە ڕۆژانێک بێهودە ڕشت من بەبەر دەرگای داخراوی عەشقا تێ ئەپەڕم و ئەو فرمێسکانەم کۆ ئەکەمەوە کە ڕۆژانێک بێهودە ڕشت من دەست ئەدەمە باڵی گەنجێتیم و جارێکی تر دەست دەدەمە باڵی گەنجێتیم و جارێکی تر ئومێد و خەونەکانی تازە دەکەمەوە
ئەو خەونانەی دەیان هەزار چرکە خۆیان نوێ ئەکردەوە و نەدەگەیشتن بە موراس ئەو خەونانەی دەیان هەزار چرکە خۆیان نوێ ئەکردەوە و نەئەگەیشتن بمراس سەفەرێکەوە بێ بیکەم منێک لە تاڵی قژی مانگ جۆلانەی ئەبەدیم چنرابێ پێکەنینم لە تریقەی دەریا هەڵکشابێ لەگەڵ بەردا سەربوردەی یاخیبوونم کێشابێ کێشابێ لێرە لە قوپۆم ڕق هەڵاتون و شادەمارەکانم پێ ناچێت بمناسنەوە لێرە پەل و پۆم ڕق هەڵاتون و شادەمارەکانم پێ ناچێت بمناسنەوە وەک لقێکی وشکەڵاتوی قامی شەڵان کە تەنها بکرێ بە شمشاڵ نەوای غەریبی مەژەنن وەک لقێکی وشکەڵاتوی قامی شەڵان کە تەنها بکرێ بە شمشاڵ نەوای غەریبی مەژەنن سەفەرێکەوە ئەبێ بڕۆم بۆ خوێندنەوەی ئەو ڕاستپادانەی خەیاڵمەی نووسێتەوە سەفەرێکەوە بێ بڕۆم بۆ خوێندنەوەی ئەو ڕاستپادانەی خەیاڵمەی نووسێتەوە بۆ هەڵکشان لەو خەیاڵەی کە ڕۆحمەی خوێنێتەوە دووبارە دەست و چاو خۆش بەخاتە سۆزە بەرزنجی سپاس بۆ ئێوە سپاس بۆم بڵانگەشتا بۆم دەرفەتا زۆر سپاسانە سپاس بۆ تۆش